ئەحمەد زاگا پێشمەرگەی دێرین و لێپسراوی کۆمیتەی ناحیەی گوێڕی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی 18 ئەم مانگە بە نەخۆشیێکی کتوپەر کۆچی دوایی کرد. ئەحمەد زاگا یەکێک بوو لە پێشمەرگە دڵسۆز و نەبەردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سایەتێکی دیاری دەشتی شەماوک و کەندێناوە بوو لە سەروبەندی هێرشی تیرۆریستانی داعش بۆ ناوچەی گوێر و دەوروبەری. ئەحمەد زاگا بە پشتیوانی ئەندامان و لایەنگرانی یەکێتی ڕۆڵێکی گەورەی بینی لە پاراستنی ناوچەکە و شکستپێهێنانی تیرۆریستانی داعش لە داژیکردنی ناحیەی گوێر و دەوروبەری. من پێم وایە بەهێزترین پێگەی جەماوەری کاک ئەحمەد بوو لە سنوورەکە و من پێم وایە ئەگەر سەردانێکی شەمام و مەنتقەی گوێڕ و ئەم ناوچەیە بکەی بەتایبەتی هەردوو پێکاتی کورد و عەرەب بۆ دەردەکەوێتن ڕۆڵی کاک ئەحمەد لە ڕابردوو لە کاری ڕێکخراوەی لە کاری کۆمەڵایەتی چ کاری گەربووە بەتایبەتی لە دروستکردنی ئاشتەوایی تەبایی برایەتی لە نێوان هەردوو پێکاتەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش کاک ئەحمەد بۆ خۆی قەڵایەک بوو بە حەقە لە ناوچەکە. من پێشم وایە بۆ من وەک برا بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی بە ئەمەکی بە درێژایی مێژوو چونکە 35 ساڵە کاک ئەحمەد لە کاروانی یەکێتی نیشتیمانی کوردستان خەبات و قوربانیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دانەبڕا. کاک ئەحمەد ڕۆڵی کارایی هەبوو لە ناساندن و دیاریکردنی جێپێگەی کۆی ڕێکخراو تیرۆریستەکان لە ناوچەکە شان بە شانی کۆمەڵ ڕەفیقیتکە لە ناوچەکە بە حەقەت هۆکاری کەمکردنەوەی جوڵەی داعش و زیانگەیاندنی داعش بوو بە جەماوەر بە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکە. ئەو کۆسپەی کاک ئەحمەد کە ئەو کۆچی دوایی کردووە بەڕاستی ئەوە هەر نەک بۆ خانەوادەکەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵکی دەڤەرەکە بەڕاستی جێگای ئەسەفە چونکە جێگای کاک ئەحمەد پڕنافتەوە چونکە کاک ئەحمەد پیاوەکی لێ هاتوو بوو پیاوەکی هەڵکەوتوو بوو پێشمەرگەی دێرین بوو بەڕاستی پیاوەکی بەدەست بوو پیاوەکی بەغیرەت بوو پیاوەکی بە ئیجتیماعی بوو فەرموو تەماشای هەربوون مناوە تەماشای تازیەکەی کەن لە کورد و عەرەب و تورکمان و ئاشوری و کاکەی و هەموو ئەوە چی ئەوە هەموو ئیجتیماعیەکەی خۆی بوو ئەوە هەموو کۆمەڵایەتەکەی خۆی بۆ دێتەوە ڕێی بەڕاستی هەرچەند وەسفی کاک ئەحمەد بکەین وەسفی تەواو ناوی. پێشمەرگەی دێرین ئەحمەد زاگا لە خەبات و تێکۆشانی خۆی بەردەوام بوو تا ئەو ساتەی گیانی لەدەستدا. هاوکات لە ناوچەی گوێر ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان جێگەی متمانە و ڕێزی خەڵکی ناوچەکە بوو هەمیشە هەوێنی تەبایی و ئارامی پێکۆژیان بوو لە ناوچەکەدا. من 2003 هو مسؤول من لە ساڵی 2023 لە ناحیەی گوێڕ لێپسراو بوو کەسێکی لە سەرخۆ و کۆمەڵایەتی و ڕۆشنبیر بوو. ئێمە کاک ئەحمەدمان لە دەستدا کەسێکی دڵسۆز و مرۆڤ دۆست بوو. احنا خسرنا احنا کاک ئەحمەد خسرنا. لە مەراسیمی پرسەی ئەحمەد زاگا پێشمەرگەی دێرین و لێپسراوی کۆمیتەی گوێڕی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسراوانی حکومی و هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی ناحیەی گوێر و دەوروبەری بەسەر زەم پێکاتە ئاینی و نەتەوەیەکانەوە بەشداریان لە پرسەی کۆچکرد و ئەحمەد زاگەدا کردبوو. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.